ئازیزانیمان لە هەرجەیەکن سڵایەمەتان لێ بێت و بانیتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتیاوکارانم پرۆگرامێکی نوێدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوای کە تا کۆتایی پرۆگرام بینەرما بن و سوود لەو بڕگە و بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون. ئەمڕۆ تەوەرێکی سەرەکیمان هەیە جگەلەوە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە کە دواتر لە کاتی خۆیدا هەرێکان ئاماژەی پێ دەدەین کە بڕگە و بابەتەکانمان چین، بەڵام تەوەری سەرەکی ئەمڕۆمان گفتوگۆکردن دەبێت لەسەر بابەتێک باز لە ڕۆڵی ژنان دەکەین لە بواری بازرگانیدا. هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا هەتا ئێستا ژنان لە سەر جەملەکایەکاندا هاتوونەتە پێشیان بەرەو پێشچوونێکی باشیان بەخۆی و بینی و هەرچەند ئەمە دوو بۆچوون لە خۆ دەگریان، دوو بۆچوون لەسەر ئەم بابەتە و لەسەر بەرەو پێش هاتنی ژنان هەیە. بۆچوونێکیان دەڵێ کە ژنان لە ماوەی ڕابردوو هەتا ئێستا زۆر باش هاتوونەتە پێشەوە لە سەر جەملەکایەکاندا بەبێ جیاوازی بەتایبەت لە کای سیاسیدا و لە وەرگرتنی پۆستە باڵاکان لە سەر ئاستی حیزبی، لە سەر ئاستی سیاسی، لە سەر ئاستی فەرمانگەکانیشدا پۆستی باڵایان وەرگرتووە. بەڵام بۆچوونێکیش هەیە کە دەڵێن نەخێر ئەوەندە ڕێگری و کۆسپ و تەگەرەکان زۆرن لە بەردەم ژناندا کە نەیانتوانیوە وەکو پێویست یان وەکو پیاوان و شان بەشانی پیاوان هەنگاو بنێن بەرەو پێشەوە. کە ئەمەش لە بەرنامەی ئەمڕۆماندایان لە تەوەری ئەمڕۆماندا زیاتر جەخت دەکەینەوە سەر بواری بازرگانی و ڕۆڵی ژنان لە بواری بازرگانیدا و لە کارکردنی بازرگانیدا. بزانین ژنان بۆ ئێستا لە چ قۆناغێکدان ئایا تا چەند توانیویانە لە کاری بازرگانیدا سەرکەوتنێکی باش بەدەست بهێنن. اینجا لەگەڵ ئەوەی کە باز لە ڕۆڵی ژنان دەکەین بە شێوەیەکی گشتی لە بواری بازرگانیدا، ئەمڕۆ خانمە بازرگانێک لە شاری کەرکووکۆ لەگەڵ ئێمەدا میوان دەبێ گفتوگۆی لەگەڵدا دەکەین لەسەر بابەتەکە. هەڵبەت کە ژینگەی پارێزگای کەرکووک بە بەراورد بە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان جیاوازە، فرەنەتەوەیە. ئاخۆ ڕێژەی بازرگانی لە نێو خانماندا لەو پارێزگایەدا چۆنە، لە چه ئاستێکدا ئەوان تا چەند کۆسپ و تەگرە و ڕێگریەکان لە بەردەمیاندا هەیە و حکوومەت بە شێوەیەکی گشتی بۆ خانمانی بازرگان چه هەنگاوێک یاخود چه هاوکاریەکی کردوون بۆی کە هەنگاوی باشتر بەرەو پێشەوە بنن. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت دواتر بە وردی گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. دەچینە لای یەکەم بڕگەی پرۆگرامەکە کە بڕگەیەکی وەرزشی و تایبەتە بە وەرزشی مەلەکردن کە یەکێکە لە گرنگترین وەرزشەکان. هەڵبەت پسپۆڕان یاخود پزیشکان بۆ زۆرێک لە گرفتە تەندروستیەکان وەرزشی مەلەکردن بە چارەسەر دادەنێن بۆ زۆربەی نەخۆشیەکان و بۆ زۆربەی گرفتە تەندروستیەکان. ڕاهێنەرێکی مەلەوانی لە ئەم بڕگەی ئەمڕۆماندا باز لە جۆرەکانی وەرزشی مەلەکردن دەکات و بازە هەنگاوەکانی دەکات بە شێوەیەکی ئەکادمی. هەڵبەتە مەلەکردن ڕەنگە جۆری زۆر بێ، لەگەڵ ئەوەشدا هەنگاوی خۆی هەیە چۆن بتوانێت هەنگاوەکان جێبەجێکە بۆی کە بە شێوەیەکی ئەکادمی فێری مەلەکردن بن. بە بڕگەکە ببینین بزانین ئەمڕۆ کام جۆرێتی و هەنگاوەکانی چی. سڵاتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. ئیمڕۆ لە بەرگەیەکی ترا باز لە شێوازی سنگەمەلا ئەکەین. سنگەمەلا ئەو کەسانەی بۆنە پێڵێن بۆ قەمەلا سنگەمەلای تر بڵێن ناوی جۆراجۆرێ، بەس ئێمە بە شێوەیەکی یاسایی ئیمڕۆ ئەمانەوێ بیبینن و چۆن ئەو یاریزانانەیان و کەسانی پێشتر مەلایان نەزانیوە. ئیمڕۆ لەسەر سنگەمەلە ئیشەکەین، چۆنی شێوازەکانی بۆ یەکەم جار لە قاچەوە، دوایی ئەچێتە سەردەست، دوایی نەفەس، دوایی ڕۆشتن، دوایی گەڕانەوەکانی لەگەڵ ڕۆشتنەکەی بە شێوەیەکی ئەکادمی و
بۆ سیباق کە بەکاری بێت. ئیمڕۆ باسی چیەکەین؟ باسی شێوازی ڕۆشتنی سنگەمەلە بە شێوەیەکی ئەکادیمی. ئێمە ئیشەکەمان ئیمڕۆ لەسەر یعنی ئەو جۆرانەی مەلەیە کە لە ئۆلۆمپیادا هەیە و کە یاریزان سیباقی پێەکە. باشە ئێمە لەسەرەوە قسە ناکەین بۆ نوێیەکێک چۆن فێری مەلە بە یەکسەر فڕیدە قوڵایەکە بڕوە. ئەوە نییە شێوازی ئەکادیمی، یعنی بەلایانی کەمە تۆ بێ دوومان لەم 1 مەتریا تەمرینکە ئەگە بێ بە ئەکادیم. ئێستا ئەحمەد شێوازی قاچی سنگەمەلەمان بۆکە کاک ئەحمەد بە دەست لەسەرە مەدانی ئەمە کە دروست کراوە بۆ پشتەمەلە سنگەمەلە باسکەمەلە فەڕاشەمەلە. ئێستا چی ئەەکەی؟ شێوازی سنگەمەلەکە بڕۆ وەرەوە بێ هەناسە هەناسە لەسەرەوە بێ ئامادە بە بەس قاچ بینیتان شێوازی قاچەکەی تقریبەن وەکو بۆ چۆن لاوایە ئەڕوات ئاوا تقریبەن ئاوایە. باشە ئەمە ئیستا کە ڕۆشتووە بۆچی کردی؟ قاچەکەی بوو ئەدەی ئەحمەد بە کاملەکەی بۆ مامکە بە کاملی، یعنی ئەڕۆیتە ئەو بەروە گەڕێتەوە بە شێوەیەکی ئەکادیمیانە بە هەناسەوە بڕۆ 1 2 3 ئێستا چووە خوارەوە سێ شێوازەکەی ئەگۆڕێ بەو شێوە سەحبەکە هەڵەسێتەوە هەناسە هەڵەمژێ لە ئاوەکایاتەوە هەڵێ مژێ لە ئاوەکایاتەوە هەڵێ مژێ لە ئاوەکایاتەوە دووبارە گەڕێتەوە سەریکە سەی دەموچایگەن ئێستاماها هەناسەکەی مژی لە ئاوەکە ئەیاتەوە. باشە زۆر ئەو پرسیارەمان لێ ئەکرێ باشە لە دەمەوە بدرێیان لە لوتەوە. باشە ئەو کەسا ئەکەوێتەوە سەر خۆی ئەکەوێتەوە سەر ئەو کەسەی بۆ نمونە لە دەم و لوتەوە بە چی شێوە مرتاحە. بەس مهم ئەوەیە تۆ ڕێژەیەک هەناسە هەڵەمژی ئەو ڕێژەی تۆ لە ئاوەکە نەک کەمترین و زۆرترین ئەپەڕێتە خوڕگت ئاو حەقی بە مەلەوانەوە نییە ئەمە مەلەوانە ئەمە. ئێستا ئەمەی کەوتمان شێوازی سنگەمەلە بوو تەبعەن ئێمە ئێستا لە 1 مەترەکە تەکنیکەکانەکەین دوایی پێ ڕۆین بە سیباق. باشە ئێستا ئەحمەد چیەکە؟ ئەمە ڕۆشتووە بە شێوەیەکی هێواش بووی بینەرانیش ببینن مەلەکە چۆن. ئێستا ئەحمەد بە شێوەیەکی سورعە بڕۆ یعنی وەکو سیباق بەکارێنێ ئەمەیان کردی بە سیباق. ئەوەی تر شێواز زەختەکە بۆچی؟ بۆی بکێتە پێشەوە بیباتەوە لەگەڵ تەلەبەکانە بڕوە یان لەگەڵ ئەو یاریزانانەی کە منافەسەی یەکەن. باشە ئەوە هات ئەمە سورعەتەکەیەتی. زۆر جار پرسیارێکە کرێت هەیە دەستی هەڵەیە هەیە لە ژێرەوە ئەیبا باش خۆی دەسەڵانەکە سەرەوە ژێرەوە تا حەدێک لەوانێ یاریزانەکان خۆیان شێوەکانی بگۆڕێت. بەس کە تۆ چوویتە خوارەوە دەست ئاوە سەحبەکەیەتەوە ئێرە لێرەوە هەڵەسی خۆی گرنگترینشت قاچەکەی پاڵەکەیە پاڵەکەی و بڕۆیت. باشە لە سیباغەکە یەکێک پێشەکەیەکێ دواکەیە زیاتر ئەکەوێتەوە سەر لیاقە و قووەتی کەسەکە تەمرینی زیاتر ئیشەڵا سووتان لێوەرگرتووە و
ڕۆڵی ژنان و بەشداریکردنی ژنان لە سەرجەم لە کایەکاندا هەڵبەتە دوو بۆچوونی جیاواز لەسەری هەیە. بۆچوونێکیان ئەوەیە کە دەڵێن لە ماوەی ڕابردووە تا ئێستا ژنان بەرەو پێشچوونی باشیان بەخۆیەوە بینیوە لە سەرجەم لە کایەکاندا و بەتایبەت لە کای سیاسییان بڵێ حیزبی وەرگرتنی پۆستە باڵاکان لەسەر ئاستی فەرمانگەکانیشدا. بەڵام بۆچوونێکی تریش هەیە کە دەڵێن نەخێر ئەوەندە کۆست بوو تەگەرە و ڕێگریەکان هەیە لە بەردەم خانماندا و لە بەردەم ژناندا نەیانتوانیوە وەکو پێویست هەنگاوی باش بنێن کە شان بە شانی پیاوان بتوانن لەسەر جەملەکایەکاندا ڕۆڵی خۆیان بگێڕن. ئەنجا ئەمە ئەمڕۆ باز لە ڕۆڵی ژنان دەکەین لە بواری بازرگانی و لە کاری بازرگانیدا. هەڵبەتە هەتا ئێستا ئەو خانمە بازرگانانە کەمن بە بەراورد بە پیاوان، ڕێژەکە زۆر کەمترە بە بەراورد بە پیاوان. ئایا هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوانێ؟ ئەو کۆسپوتەگەرە و ڕێگریانە چین لە بەردەم خانماندا کە نەیانتوانیوە وەکو پیاوان یاخود بەو ڕێژەی پیاوان و شان بەشانی پیاوان کاری بازرگانی ئەنجام بدەن. اینجا ئەمڕۆ ئەمانەیە بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین لەگەڵ خانمە بازرگان هاوناس جاف کە بەڕێزیان بەڕێوەبەری کەرکووک مۆڵن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووک و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. خاتو هاوناس سڵاوت لێبێت و بانیت باش. سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ ئەم دەرفەتە. پێشێک کە بچینە سەر کاری بازرگانی لای خانمان و لای ژنان بە شێوەیەکی گشتی دەمێت لە شاری کەرکووکەوە دەست پێ بکەین کە ئایا بازرگانیکردن لە نێو خانماندا لە شاری کەرکووک ئێستا لە چه خۆناغێکدایە و لە چه ئاستێکدایە و هیچ ڕێگریەک هەیە یاخود ئەو ڕێگریانی کە لە بەردەم خانمانان لەو شارەدا و لەو پارێزگادا ڕێگریەکان چین بۆ خانمێکی بازرگان؟ سڵاوت لێبێت خات و چونەوەبیانی تۆ و بەنێرانی شاشەی گەلی کوردستان و هەموو کوردستان باش بێت. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ ئەم دەرفەتە. هەڵبەت باسی بازرگانی و لایەنی سیاسیت کرد لە جیاوازی لە نێوان ئافرەت و پیاودا. هەڵبەت ئەمە جیاوازیەکی ئێجگار زۆر دەبینرێت. هەرچەندە ئێمە وڵاتێکی خۆمان بە وڵاتێکی دیموکراتی و پێشکەوتو ئەناسێنین، بەڵام تاوەکو ئێستا جیاوازیەکی زۆر لە بەشی جێندەری هەیە لە نێوان ژن و پیاودا، هەم لە ڕووی سیاسیەوە و هەم لە ڕووی بازرگانی و تاوەکو ئێستا بازرگانان و سیاسیەکانی ئێمە ئەو متمانەیان بە ئافرەت بە ژن نییە کە لە کایەکان بهێننە پێشەوە. هەڵبەت من زیاتر فۆکەسەکەمە سەر شاری کەرکووک کە لێرە زۆر جیاوازترە، کەشوهەوای ئەم شارە زۆر جیاوازترە بە تایبەت بۆ ئافرەت. من وەکو ئافرەتێک کە دەرئەچمە دەرەوە دەستم کردو بە کاری بازرگانی و بەڕێوە بردم، بۆ من چوار ئەوەنە قورستر ئەبێ وەکو ئەوەی لە شارێکی کوردستانەوە کارە بکەم بەداخەوە تاوکو لە کوردستان بڕۆیتە خوارەوە خراپتریشە بێت. بەڵێ قورسەکان چین خاتو بۆ من قورسترە یان ئەڵێ ئەگەر بۆ خانمێک جارێ بێ بۆ من چوار جارە، چوار جارەکە بۆ تۆ لە چیدایە؟ لە شارێکی پڕ لە کێشە و ململانەیە ئەتوانم بڵێم وڵاتەکەی ئێمە کەشێکی گونجاو لەبار نییە، بە تایبەت ئەم شارە شارێکی پڕ لە کێشە و مشکیلە و ئەم شتانە ینی بە تایبەت بۆ ئافرەتیش زۆر زۆر زەحمەتترە. لێرە کەشوهەوای ئێرە زۆر جیاوازە، ئافرەتەکان زۆرتر لە ماڵەوە ئەمێننەوە یاخود ئەو پیشانە هەڵە بژێرن کە حکومین یاخود پزیشکین زۆر کەمتر لە کاروباری سیاسی و بازرگانی نزیک ئەبنەوە. هەڵبەت من لە کەرکووک تاوەکو ئێستا هیچ کەسێکم نەبینیوانێ لە هەموو بوارەکانە بێتە پێشەوە، زۆر کارێکی زەحمەت بووە. لەگەڵ ئەوەشە هیچ پاڵپشتیەکی پارێزگار یاخود لایەنە سیاسیەکان یاخود پاڵپشتی حکوومەتت لە پشت نییە وەکو خانمێکی بازرگان کە تۆ سیف بی لە ڕووی زۆر کات لە ڕووی هەڕەشەکردنەوە، لە ڕووی داواکردنی پارەوە ڕوبەڕووی ئەم جۆرەشتانە ئەبینەوە بەداخەوە. بۆیە لێرە فۆکس ئەەکەمە سەر لایەنە سیاسیەکان کە بە هیچ شێوازێک پشتگیری ناکەن ئافرەتێک لە ڕووی حیزبەکەیانەوە دەرکەوێت بۆ بەرەو بازرگان بوونیش. بەڵێ لە شاری کەرکووک چەند خانمە بازرگان هەیە خات و هاوناس؟ هەتا ئێستا ناکرێ بڵێم نییە، بەڵام تاوکو ئێستا من کەسم نییە نەبینیوە. بەڵێ کەواتە دەتوانین بڵێن کە جەنابتان تاکە خانمن کە کاری بازرگانی دەکەن لەو شارەدا؟ زۆر کۆسپ و ڕێگریم زۆر بەسەر هاتووە، نەک تەنیا لەلایەن پیاوانەوە بگرە لەلایەن ژنانیشەوە. هەندێک ژن هەیە کە لە هەندێک شوێن کار ئەکەن، پێویستە ئەو کۆسپانە جیاکەینەوە، ینی ئافرەت
پاڵپشتی ئافرەت بکە ئافرەت لە کێبڕکێ نییە لەگەڵ ئافرەتێکی تردا ئەگەر من ئافرەتێکی لە خۆم باشتر زیرەکتر لێ هاتووتر ببینم نابێ لی بم ئەبێ بگرە بە پێچەوانەوە پاڵپشتی بکەم سەپۆرتی بکەم تاوەکو ناوی ئافرەت بەرزەوەکەم ئیتر ئەم پیاو سالاریە بۆستێ ئێمە زۆر ئافرەتمانەیە پیاو سالارە ئێستاش پشگیری پیاو ئەکا و پێی ناخۆش ئافرەتێکی بازرگان ببینێ یاخود سیاسی یاخود سەرکەوتوو ببینێ بەڵێ باشە خات و هەناز ئێستا جەنابتان وەکو بەڕێوەبەری مۆڵێکی گەورە لە شاری کەرکووک ژن بوونت چ گرفتێکی بۆ دروست کردووی هەڵبەت خۆشبەختانە لەنەو ئەو مۆڵەیە مۆڵێکی زۆر گەورەیە نزیکی 2000 هەلی کارمان ڕەخسانووە ئەوە زۆربەی هەلیکارەکانیش ئافرەتن ژنن کچن ئەوە زۆر جێ خۆشحاڵە ینی من زیاتر ئەو هەلم بۆ ئافرەت ڕەخسانەوە تاوەکو لە ماڵەکانیان بیانێنمە دەرەوە ئەگەر کاری زۆر گەورەش نەکەن کارێک نەکەن کە دەرکەون لانی کەم لە ماڵەکانیان بێنە دەرەوە ئەوە بۆ من هەر باشە بەڵام ئەو کۆستانی کە ڕوبەڕوو ئەبێتەوە خۆتەکە هەوڵت داوە خانمان زیاتر بەشداری بکەن لە ماڵەکەدا بەڵێ زۆربەی ئەو خانمانەی کە لەوێن توانم بڵێ من لە هەر سێ ڕەگەزەکە یاخود لە هەموو نەتەوەکانی جیاوازیەکەم نەکردووە تەنیا هەدەفی من ئەوە بوو ئافرەت بێنمە دەرەوە بڵێ باشە خات و هانازەوەی کە باست کردیان بڵێ ئەم گرفتانە زیاتر بەستەوە بە شاری کەرکووکەوە ئەگەر بە شێوەیەکی گشتی باس لە ئەو گرفت و کۆسپ و تەگەرانە بکەین کە دێنە بەردەم خانمێکی بازرگان یاخود خانمێک کە بێوێ کاری بازرگانی بکە بە شێوەیەکی گشتی لە کوردستاندا گرفتەکان چین؟ گرفتی سەرەکی لەوەیە کە ئەدبینی ڕەگەزی بەرامبەر ئافرەتی بە شێوەیەکی تر دێتە بەرچاوی بۆ نمونە شوێنێکی بازرگانیە ناوەندێکی بە بازارکردنە پێویستی بە کۆمەڵێک کتاب هەیە پێویستی بە سەردانیکردنی کۆمەڵێک دەوایری فەرمی هەیە کاتێک سەردانی ئەو دەوایراناکە من زۆر سپاسیانەکەم زۆر ڕێزمیان گرتووە زۆر پاڵپشتیمیان کردووە بەڵام لە هەموو شوێنێکش ئەم شتە ناکرێ من لە شارەکانی تریش هاوڕێم هەیە و من لە هەولێریش مۆڵێکم لەلایە ینی لەوێ زۆر جیاوازترە کاتێک سەردانی دایرێک ئەەکەی ینی ئەوە نییە بڵێ ئەمە خزمەتە ئەمە ئافرەتە ڕێزی بگرم چۆن ئەڵێ ئەمە یەک بەیەکە زۆرێکێکە لە خاڵە هەرە ناخۆشەکان بڵێ کەواتە لایەنە ئیداریەکان و یان بڵێ مامەڵەکردنەکان بۆ کاری بازرگانی هیچ گرفت و ئاستەنگێکی نییە ناوەتە بەردەم ئێوەی خانمی بازرگان هەڵبەت خات و چنوور من یەک هەموو کاتێک یەک قسەیەکم کردووە مرۆڤ ئەکەوێتە سەر خۆی ڕەنگە منیش زۆر شتم بەسەر هاتۆ بەڵام خۆشبەختانە بەسەر زۆری شازاڵ بوومە ڕەنگە کەم شتێک بتوانێت ئەگەر ناو لە خۆت بنێ کەسێکی بازرگانی و تێکەڵی بازرگانی و چوونە دەرەوە و سیاسی ئەم شتانە بێ ئەبێ هەڵبەت کەسێکی زۆر ناخ بەهێز بی هەموو شتێک نەتوانێت بدروخێنێ ڕەنگە منیش با بڵێم 3 ساڵ 4 ساڵ پێش ئێستا ئەم هەونازەی ئێستا نەبوومایە بەڵام بینینی زیاتر تەجروبەی زیاتر گەڕانی زیاتر تاقیکردنەوەی هەموو بوارە جیاجیەکان دوجار کەسێکی سەرکەوتوو چاونەترست لێ دروست ئەکا کە ئیتر سڵە هیچ شتێک نەکەیتەوە بەڵێ خات و هەونە زۆر جار ئەو خانمانی کە پۆستێکی بەرزیان هەیە پۆستێکی باڵان هەیە قسە لەسەر ئەوە دەکەن ئەڵێن پیاوان بە ئیهانی دەزانن کە ئەگەر ژنێک لەسەر و خۆیانەوە بەیاخود پۆستێکی باڵاتر لەوانی هەبێت و توانای لە پیاوان زیاتر بێت بۆ چوونی جەناب تاوەکو خانمە بازرگانێک چۆنە لەو بارەیەوە ئێوەش بە هەمان شێوە دەڵێن بە دڵنیاییەوە وایە ڕەنگە هەندێک مرۆڤ هەیە شەرت نییە تەنیا پیا بتوانێت شوێنێکی باش بەڕێوە بەرێ شوێنێکی بەرز بەڕێوە بەرێ ڕەنگە ئافرەتی شەبێ زۆر لەو باشتر ئەو توانایی هەبێ بەڵام نەوە غرورێتێکیانتیایە پێیان ناخۆشە و هەست ئەکەن لە ڕووی دەرونیەوە ئەکەون ئەگەر ئافرەتێک چۆنەڵی ئەمریان بەسەرا بکات یاخود بەڕێوەیان بەرێ و پلانیان بۆ دابنێ ئەو کێشێ لە هەموو شوێنێک هەیە
بەڵێ هەلا سەرەتای قسەکان تاماشت بەوەتا کە ژنان پاڵپشتی ژنان ناکەن هەمیشە ڕەنگە زۆر جار باس لەوە بکرێت کە پیاوان ڕێگرن یاخود گرفتن یاخود کۆسپ و تەگرن لە بەردەم پێشکەوتنی ژنانە بەڵام جانامتان ئاماژەتان بەوەدا کە ژنانیش پاڵپشتی ژنان ناکەن بەڵام ئەگەر ژنان پاڵپشتی ژنان بکەن ئەوە دەتوانن هەنگاوی زیاتر بەرەو پێشەوە بنێن و شان بەشانی پیاوان کاری بازرگانی بکەن یاخود بڵین پاڵپشتی ژنان بێتە هۆکاری سەرکەوتنی خانمێکی بازرگان بە دڵنیاییەوە مرۆڤ کە خۆی هەوڵی بۆ خۆیدا سەر ئەکەوێت دڵنیان بەڵام زۆر باشتر لەوەی کە یەکگرتوو بن و بەیەکەوە سەر بکەوە نەک تەنیا یەک کەس سەر بکەوێت بەداخەوە لە وڵاتی ئێمەیە و ئافرەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرە ناکۆکیەک هەیە بەگشتی لە نێوانیان کە حەز لە سەرکەوتنی یەکتر ناکەن بەداخەوە من هەمیشە ئەڵێم ئەگەر زیاتر لە پشتی یەکتری بین زیاتر سەر ئەکەوین زیاتر بەرەو پێش ئەچین هیواداریشم ڕۆژە بگەینەوە ئاسێ ئەو جیاوازی جێندەرە نەمێنێ لە نێوان ژن و پیاوە زۆر شوێن هەیە زۆر پۆست هەیە متمانی پێ ناکەیت بۆچی متمانی پێ ناکەی بیدیتە دەست ئافرەتێک بۆچی متمانی پێکی بیدیتە دەست پیاوێک بڵێ باشە خات و هاونا سەرمایە تا چەند گرنگە یاخود تا چەند کۆسپ و تەگەرەی لە بەردەم خانمێکە ئەگەر بیەوێت ببێتە خانمێکی بازرگان ڕەنگە بیرۆکەکەی هەبێت یاخود بڵێ زەمینەیەکی لەباری بۆ ڕەخسا بێت تەنها نەبوونی سەرمایەکە گرفت بێ بۆی ئایا سەرمایە و نەبوونی سەرمایە دەبێتە گرفت بۆ خانمێک ئەگەر بیەوە دەست باتە کاری بازرگانی زۆر جار باسەوە دەکەن کە ئەگەر خانمێکی بازرگان ئەو کارە بکات دەبێت کەسێک لە پشتیەوە هەبێت ئیتر ئەگەر کەسێکی سیاسی بێ کەسێکی حیزبی بێ کەسێک لە پشتیەوە بیان سەرمایه‌دارێک لە پشتیەوە بێ اینجا ئەو خانمە دەتوانێت دەست باتە کاری بازرگانی سەرمایە تا چەند گرنگە لەم بارەدا دوو خاڵت بۆ ڕوون ئەەکەمەوە قسەکەت زۆر ڕاستە یەکەمین کەس ئەو کەسانن کە بەدڵنیاییەوە ئەبێ کەسێکی سیاسی کەسێکی باڵا لە پشتی بێ بۆی بتوانێت کار بکات دووەمین کەسێک توانای هەیە زۆر لێ هاتووە زۆر زیرەکە خەڵکەی خۆی بە دوایە ئەگەڕێ بۆ ئەوەی کە بیکاتە بەڕێوبەری شوێنەکەی ئەنی من بن باسی خۆم بکەم ئێستا لەو شوێنەیە بەڕێوبەرم حقەتەن هیچ مەسئولێک لە پشتی منە نەبووە و شوێنەکە ناوەندێکی بازرگانی دەستەوە بەرهێنانە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بەڵام تەجروبەیم خۆم شێوازی ئیدارەدانم هەموو ئەمانە بوونەتە هۆکارێک کە من بتوانم ئیداری ئەو ناوەندە بازرگانی گەورەی بەڕێوە بەرم کەواتە هەردوو حاڵەتەکە هەیە بەدڵنیاییەوە سەرمایە زۆر گرنگە بۆ ئافرەت ئەبێتە هۆی بەهێزکردنی لایەنی دەرونی ئافرەت زۆر ئەوە خۆشە کاتێک ئافرەتێک بتوانێت لە هەر کایەکا بێ بۆ نمونە لە کات لە بۆ بەرهێنان بێ یاخود لە پەروەردە بێ لە پزیشکی بێت بتوانێت لانی کەم ئەگەر دەست ناداتە بازرگانی هەر کارێک بکە لە ماڵ بێتە دەرەوە بوونی دارایی تاک تایخودی تارایی تاک زۆر لایەنی دەرونی مرۆڤ بەهێزەکە وای ئێکا زیاتر متمانەی بەخۆی هەبێ وای ئێکا کە لە ناو مەجلیسێکا دائنیشێت چونکە دەرەوە ئەبینێت قسەی پێەیە ئەتوانێت قسە بکات ئەتوانێت دەرچێتە دەرەوە ئەتوانێت بەشداری کۆبوونەوەی گرنگ بکات بەڵێ باشە خات و هاوناس ڕەنگە زۆر جار لەگەڵ ئەوەی کە زمینێکی لەبار ڕخساوە لەگەڵ ئەوەشتا کە سەرمایەکەی ئاماژەمان پێدا سەرمایەکەش بوونی هەیە کەواتە هیچ شتێک ڕێگر نییە لەم نێوەندەیە بۆی کە خانمێک دەست بکات بە کاری بازرگانی بەڵام متمانە بەخۆبوونی خانمەکە بۆ خۆی یاخود جورئەتی ئەوەی کە دەست باتە ئەو کارە هەڵبەتە کاری بازرگانی بە شێوەیەکی گشتی سەرکەوتن و ڕوخانیشی تایە یان بڵێ ئەوەی کە نەتوانێت کە سەرکەوتنێکی باش بە دەست بهێنێ خۆی ئەو ئامانجی کە هەوڵی بۆ دەدا لە سەرەتادا ئامانجەکەی بەدینێت متمانە بەخۆبوون یاخود جورئەت لە خانمەکەدا تا چەند ڕۆڵی هەیە لە سەرکەوتنی کاری بازرگانیدا هەڵبەت ئەوەیەکێکە لە خاڵە جوانەکان من سێ پرۆژەی تایبەتی خۆمم هەبوو و شکستم لێ هێنا ئەوە زۆر ئاساییە مرۆڤ تا شکست نهێنێ سەر ناکەوێ فێر نابێ من سێ پرۆژەی تایبەتی خۆمم هەبوو شکستیەنا بەداخەوە و لایەنی دارایی زۆریش زەرمەند بووم بەڵام زۆر شتی نوێ فێر بووم وام لێ هات ئێستا زۆر پێشکەوتوترم زۆر زیرەکترم
من پێم باشە مرۆڤ کە سەرەتا دەست بە کار ئەکات و ببێتە بازرگان لەگەڵ کەسانی شارەزا ڕفتار بکات زۆر لەوە باشترە ڕاستەوخۆ و بەبێبوونی هیچ زانیاریەک پرۆژەیەکی تایبەت بە خۆی بکاتەوە. بەڵێ باشە خاتۆناس بۆچی تێگەشتنی کۆمەلگای کوردی بە شێوەیەکی گشتی و تەنانەت لە لای خانمانیش زیاتر هەوڵەکان بۆ دامەزراندنە لە کەرتی گشتی کەمتر بیر لە کەرتی تایبەت و کاری سربەخۆی خۆیان دەکەنەوە. یعنی تێڕوانینی کۆمەلگا بۆ کەرتی گشتی و گرنگیدان بە کەرتی گشتی و کارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ هۆکارەکەی بۆ ئەوەیە کە خێزانەکان ڕاستی شتێک بڵێم زۆر حەزیان لە کاری چۆنەڵێ زۆر هیلاکبوونی تیانە چونکە بزنس پێویستی بە ماندووبوونێکی زۆرە شەونەخۆنی زۆری ئەوێ هیلاکبوونی زۆری ئەوێ گەڕان و سرچی زۆری ئەوێ بەڵام کەرتەکانی تر چۆنەڵێ پێی وایە دەوامەکەی دیاریکراوە موچەکەی سابتە و مانگانە لە کاتی خۆیان دێ بۆیە زیاتر سیقەی بۆ لایەنەیە و سیقەی بەوە نییە لانیکەم ئافرەتی بازرگان پێویستە بگەڕێت دەرەوەی وڵات ببینێت کۆبوونەوەی گرنگ بکات جارێ بەداخەوە کۆمەڵگەی ئێمەشتا لە بازنەیە کاماوەتەوە کە پێی قوبوڵ نییە ئافرەت بەتەنیا گەشتێک بکات بچێتە دەرەوە بەشداری کۆبوونەوەیەک پانێڵێک شتێکی لەم بابەتە لە دەرەوەی وڵات بکە. بڵێ باسی خێزانت کرد خات و هاوناس هەڵبەتان لە دەرەوەی خێزانەکاندا پیاوان ئەگەر ململانەی خانمانیشکەن لەبەر ئەوەیە کە لە کارەکەیان یاخو لە بواری بازرگانیان ململانی خانمان دەکەن بەڵام لە نێو خێزانەکاندا بڵێ باوکەکان یا براکان ئەمانە چ ڕۆڵێکیان دەبێت لەم بابەتەدا یاخو لە پاڵپشتیکردنی خانماندا بۆەوەی کە بتوانن کاری بازرگانی بکەن و کارەکان بەسەرکەوتوی ئەنجام بدەن؟ هەڵبەت خات و چنوور منیش یەکێکم لە کچی یەکێک لە خێزانەکانی ئەم شارە و ئەم وڵاتە کە کەوتوتە ژێر تاسیری دابوونەریتی کۆمەڵایەتی بەڵام خۆشحاڵانە ئێستا زۆر جیاوازە زۆر گۆڕاوە من سەرەتا کە دەستم پێ کرد لە ڕێکخراوەکانەوە دەستم پێ کرد دواتر لە کاری ڕاگەیاندنم کردو و چوومەتە ناو حیزبە و کاری بازرگانیشم کردووە هەموو هەمیشە ئەویان پێوتوم کە ئەو شتە مەکە لە دابوونەریتی کۆمەلگا با دەرنەچین بەڵام ئەمەش دوجار کۆمەڵگەت بیرتەسکە کاتەوە من پێم باشە ئافرەت هیچ شتێکی لە پیاو کەمتر نییە بەڵام هیچ کاتێک شتێک نەکات کە شتێک بێتە هەر قسەیەک بێتە سەرناوەکەی ئەوە هەموو شتێکە من پیشانمدا کە من ئەتوانم چی بکەم بەڕووی خێزانەکەم باوکم هاوسەرەکەم براکەم ئێستا سوپاس بخوا زۆر متمانەیان بە منە و کارەکان یەکێکن لەو سەپۆرتەکانیشی کە کارەکانی من سەپۆرت دەکەن زۆر کەواتە پاڵپشتێکی باشن باشە خات و هاوناس ئێستا بە خۆشحاڵیەوە لە کوردستانە چەندین سنتەر هەن کە کار دەکەن لەسەر بەهێزکردنی پەرەپێدانی تواناکانی مرۆڤ بە تایبەت لە بواری کارگێڕی و بەڕێوەبردندا ئەم سنتەرانە هەتا ئێستا چ ڕۆڵێکیان هەبوو لەوەی کە خانمی بازرگان پێ بگەێنن یاخود تا چەند توانیویانە ڕێگە نیشانی خانمان بدەن بۆ ئەوی کاری بازرگانی بکەن و لە بواری کاری بازرگانیدا سەرکەوتوو بن؟ هەڵبەت خاتون کۆلێژی بەعربی لەن ئیدارە و اقتصاد ئەنی کارگێڕی و بەڕێوەبردنیشمان هەیە و ساڵانە خەریجێکی زۆریشیان هەیە بەڵام ناتوانێت بەشداری لە بچووکترین کۆبوونەوە بکە هەڵبەت ئەو سنتەرانەش چەند زۆر بنجێ خۆشحاڵێ بەڵام ئەو کەسانی کە بەشداریەکەن ئایا بەڕاستی لە ناخەوە بڕیاریان داوە ببنە ئەو کەسی کە پێویستە ببن ئایا بەڕاستی توانایان هەیە مرۆڤ لە خۆیەوە بێ دەست پێ بکە کە من لە خۆمەوە دەستم پێکرد زۆر جار پێویستم بۆ سنتەرانەش نابێت کە من خودی خۆمم بەهێز کرد پێویستم بە سنتەریش نابێت بەڵام ئەگەر کەسێکیش خات و هاوناس مەبەستی کارەکە نەبێ و ئامانجێکی نەبێ لە کارەکان ناچێتە سنتەرێکی ئاوا و بۆی کە بەشداری ئەو خولانە بکاتە پەرەبەتوانەکانی خۆی بدە هاتون بەشداری سنتەر ئەکرێەوە جێ خۆشحاڵیە بەڵام ئەبێ لە ناخی خۆیەوە ئەو کەسا بەخۆی بڵێ کە ئیتر تەواو من هەڵبەت کە چوویتە دەرەوە نابێت ئینسانێک بیسڵ لە هیچ بکەیتەوە لە هیچ بگەڕیتەوە لە هیچ ئیشێک هیچ شوێنێک لەگەڵ هیچ نەتەوەیەک ئەبێن بڕیارانە لەگەڵ خۆت بدەیت من جیا لەلایەنی حزبیم زۆر جار لەگەڵ نەتەوەکانی تری شادا ئەنیشم دەرئەکەوم
ئەگەر من بازرگان بم لایەنە حیزبەکەشم وەلاوە ئەنێم ئەوە بازرگانیە. بەڵێ کەواتە سنتەرەکان ڕۆڵی باشیان هەبێ ئەو ڕاهێنەرەکانیش ڕاهێنەری باشن بەڵام دیسانەوە جارێکی ترەچێت ئەکەوێتەوە سەر خودی خانمەکە بۆ ئەکەوێتە سەر مرۆڤەکە خۆی تا چەند جورئەتی هەیە و تا چەند متمانی بەخۆی هەیە. خات و هاوناز وەکو لانی حکوومەت یاخود وەکو لانی پەیوەندیدار ئەوان تا چەند هاوکاری خانمان بوون و ئەگەر هاوکار نەبوون یاخود هاوکاریەکانیان وەکو پێویست نەبووە پێویستە چی بکەن بۆ خانمان بۆی کە هاوکاریان بکەن پاڵپشتیان بکەن بۆی کە بتوانن خانمانیش لە بواری بازرگانیدا هەنگاوی زیاتر بەرەو پێشەوە بنێن و سەرکەوتو بن لە کارەکەیاندا. هەڵبەت ئەوەجی خۆشحاڵەیە من لە کەرکووک بۆ حکمی کارەکەم ڕۆژانە سەردانی زۆر فەرمانگەی گشتی یەکەم بۆ بەڕێوەبردننی کارەکانمان وەکو مۆڵێک ئەوە زۆرجی خۆشحاڵیە کە زۆر پێیان خۆشە کە من ئەچمە ژوورەوە ئافرەتێکم و بەڕێوەبەرم زۆر پێیان خۆشەوە زۆر سەپۆرتی منەکەنەوە چەند جاریش ئەکید لەوە ئەکەنەوە هەرچیەکت پێویست بێ سەپۆرتت ئەەکەین یارمەتیت ئەدەین لەبەر ئەوەی کە خانمێکی ترمانی ئەوە زۆر خۆشحاڵیە. بەڵێ زۆر سپاس خات و هاوناس مادومان کردی سپاس بۆ خانمە بازرگان هاوناس جاف کە بەڕێزیان بەڕێوەبەری کەرکووک مۆڵن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووکۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. ساڵانە لەگەڵ هاتنی جەژنی قورباندا هەڵبەتە بازاڕی مەڕووماڵات قەرباڵغێکی زیاتر بەخۆیەوە دەبینێت و هاوڵاتیان ڕوو دەکەنە ئەوێ بۆ کڕین و یان بۆ دەستنیشانکردنی جۆری ئاژەڵەکان بۆی کە لە جەژنی قورباندا قوربانی بکەن. اینجا هاوکارمان ئامانج لەو بارەیەوە ئەزلایفێکی بۆ ئامادە کردوون لەسەر پلانەکانی حکوومەت و لانی تەندروستی لەو بارەیەوە با بینەری بین و گەڕینەوەلاتان. سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان هەموو کاتێکتان باش بێت. دیارە بە نزیک دەبینەوە لە جەژنی قوربان هاوڵاتیان دێن بۆ کڕینی ئاژەڵی پێویست بۆ قوربانیکردن لەو شوێنانێکەوە ئەو ئاژەڵانی لێ دەفرۆشێت. دیارە لێرەش ئەو کەسانی کەم ئاژەڵانە دەفرۆشن و چەند ساڵێکە و بە بەردەوام لە سەرەتایەم ساڵ و ئامادەکاریان کردو بۆی ئەم ئاژەڵانە بێنە بەرهەم لێرە ئاژەڵی پێویستیان ئامادە کردو لە چاوەڕوانی کڕیاراندا بۆ وەرگرتنی زانیاری زیاترسایەکە لەو هاوڵاتیانە وەردەگرم. سلااو لێ بە مامە جانەگە بفەرمیت ئێرە پێم بڵێ ئەمساڵ بازاڕی قوربانیکردن بە چ جۆرێکە و ئامادەکاری پێویستان کردو ئێوە لە پێشەوە بە خێراتتان دەکەین بەخێر بێن سەر چاو ئێرە حەسارەکانی تەقتەقە ئێمە کۆمەڵی خەڵکین لێرە ئاژەڵ بەخێو دەکەین. ئاژەڵی قوربانیمان زۆرە بە هەموو جۆرەکان بەڵان ئەو ئاژەڵی کە شیاوە بۆ قوربانی کە هی خۆمانە خۆوڵاتیە نامانەوێت داوا لەو مشتریانە دەکەم لەو مشتریان دەکەم کە بێن ئاژەڵی خۆماڵی بکردن نەسن ئاژەڵێ بکردن کە نەشیاو بێ نازانین بەچی بەخێو کراوە لە وڵاتانەوە دێ لە سووریا و لە هیندستان و لە نازام چۆ لە تورکیا و لە ئەنواعی وڵاتانەوە دێ داوا دەکەن بێن وڵات بێن ئاژەڵی خۆماڵی بکردن هەموو جۆرێک ئاژەڵی چمان هەیە هەر لە نوێنجین و لە جوانەگا و لە مەڕ و لە ئەنواعی شتمان هەیە. ئاژەڵانی ئێوە کەوا دەڵێن لە دەرەوە دێن تا ڕادەیەک بە بەراورد بووی خۆمانەوانی خۆمان کوالیتیان باشترەوانی ئێمە ئەو ئاژەڵانە بەچی بەخێوکراون ئەو ئاژەڵانە بەشتی نەشاو بەخێکراون ئەنواعی شتیان دەدەنێت کە بۆ دینی ئیسلام شیاو نییە ئەوانەی خۆمان بە شتێکی نەزی بە خێوان دەکەین بە گەنم و جۆ بە ئەڵفی خۆماڵی بە خێوان دەکەین ئێمە شتێک ناکەین ئێستا لەو حەسانە ئێمە 25 حەسارە ئێرە خەڵکێکم پێشک نایە ئالیشێکی بدێت نەشیاو بێن تێدا نیێر تێدا نییە لە هەر ماڵێک لە هەر کەسێ بکردن شیاو بخواردن وڵاتیان با بڵێم کە دێن بۆ ئێرە بە چاو ساڵانی ڕابردوو قوربانیکردن بە قوربانیکردن هەستێک لە ساڵان گرانترە لەبەر ئەوەی ئالیکەمان زۆر گرانە ئالیکمان ئەمە چەند ساڵە زۆمان بۆ داهات بە 300,000 نار ئێستا بە 800,000 دەیکڕین بەبێ لێکردن و مەسرفەکەشی معنە ئێمە هەر چۆنێکی بێ ینی ساڵان قازانمان پتر بوو لەم ساڵ ئەم ساڵ ئەگە نیسبەتێکی کەممان پێ بڕێ ڕزاین ساڵانی ڕابردوو خواز زیاتر بەس لە چاو ساڵانی ڕابردوو ئەم ساڵ مشتری زۆرترە لەخوا بە زیاد بێ خەڵک زۆڕی لە قوربانیە و خەڵکی هۆشیار بۆتەوە لەوەی کە ئەگەر ئەوانەی کە بۆ قوربانی ناشێن نیانکڕێ کەمی دەیانکڕێ ئللا کابراگەگە شارەزانە بێ حەق ئەوانەی شارەزانن سوعال بکەن دۆستیان هەیە برادریان هەیە سوعال بکەن کە ئەو مەڵاتە شیاوە بۆ قوربانی بۆ زانیارەکانی تر زانیارەکان ئەگە هاوڵاتیێکی تر هەبێ بێت ئێرە پێم بڵێ جەنابەت ئەگەر بفەرمیت ئێرە پێم بڵێ وە خۆتان ئاژەڵی پێویستان ئامادە کردووەوە تا چەند ڕازین لەو کەسانی کە دێن
بە چاو ساڵانی ڕابردوو خواست لەسەر بەرهەمەکەتان هەیە؟ پێشی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بەڵێ ئەو ساڵ خواستی زۆری لەسەر ئاژەڵەکان ئاژەڵی خۆمانیە عالم زۆر دێ بۆ کڕینی و سەعریشیان گونجاوە زۆر باشە زۆر لێ ڕازی. ئاژەڵانە ئەوکمامە ئاماژەی پێکرد با بڵێن بە بەرهەمی ناوخۆ بە جای بەهارە و بە گژوگای ئەم ناوچەیە بە خێوکراوە هاوکات خۆراکی تەندروستی دراوەتێ وە گەیشتۆتە بەرهەم نرخی ئێستا ئەمساڵ بە چاو ساڵانی ڕابردوو بە شێوازەکە نرخیان لەنێوان چەند بۆ چەند؟ ئێستا لە چاو شارەکانیکەوە لێرە لە هەموو شوێنە کەرزانترە لە بۆی هەم جوۆیەکە خۆماڵیە تازە دوورایەوە هەم گەنمەکەیە هەم برینکایەکەیە لێرە سەعرەکەی گونجاوە ئێستا لە هەولێر بە 7.5 جوانەکە نوێنجین نەزا بە 40 دینار دەواتە 6,000 مانگاش بە 5,000 لە هەولێر بەس لێرانەوانە لێرە بە 27 مانگا نوێنجینمان بە 32 جوانەگاشمان هەتا 40 دەڕەوە بەکوی گشتی نێوان چەند بۆ چەندی فەرقەیە لە هەر کیلۆیەک لە هەر کیلۆیەک تقریبا 1500 دیناری فەرقی لە چاو شارەکانیکەوە لێرە زۆر هەزانە. سپاس بەڵێ وەکوی بینەری بوون دیارە ئەمە تەواوی زانیاریەکانە لەسەر ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی قوربانی کردن. کە باس لە ماڵی پاشای جاف دەکرێت لە شاری هەڵەبجە ڕاستەوخۆ بیرمان بۆ عادیلە خانم دەچێکێکێکە لە خانمە دیارەکانی ئەو کاتی خۆیان ئەو سەردەمە و ئێستاش کە ناوی هەر بە زیندوی لە نێو کووردا ماوەتەوە. ماڵی پاشای جاف کە دوو شاعری گەورەی تێدا پەروەردە بووە کە ئەویش ئەحمەد موختار بەیگی جاف و تار بەیگی جافە هاوکارمان فەرحان حەمەخان لە ماڵی پاشای جافەوە بابەتێکی بۆ ئامادە کردوین و تایبەت بە ماڵی پاشای جاف با بەیەکەوە بینەری بین. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای بابەتێک کە هاوکارمان فەرحان بۆی ئامادەکردوین ئەویش تایبەتە بە ماڵی پاشای جاف کە ماڵی پاشای جاف لە بنە ماڵی عوسمان پاشای جاف و مەحموود پاشای جافە. عادیلە خانم یەکێکە لە ناوە دیار و بەرچاوەکان یاخود ئەوانەی کە لە ڕابردوو هەتا ئێستش ناوی بە زیندوی ماوەتەوانەوە دوو شاعیری گەورە لەو ماڵەتدا یاخود لەو بنەماڵەیەدا هەڵکەوتو بوون کە ئەویش ئەحمەد موختار بەیگی جاف و تایر بەیگی جافە دیارە لە ئێستا بڕگەکە ئامادە نیە ئەچینە لای کوردستانی نوێ هەتا بڕگەکەمان ئامادا بێت و دواتر بڕگەکە پیشانی ئێوەی ئازیز دەدەین. لە لاپەڕێکی کوردستانی نوێدا هاتووە بەتەم ژمارەی بەردەستی من 8701 لە چەند ناونیشانێکی دیار لە خۆ دەگرێت تەوافق و هاوسەنگی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بەشداریکردنی هەموو هێز و لایەنە سیاسیەکان لە حکوومەتدا فاکتەرێکی گرنگی سەقامگیریە. دەچینە لاپەڕادووی کوردستانی نوێ پێویستە بە زووی حکوومەتی نوێ پێک بهێنرێت و لە لایەکی ترەوە ملیۆنێک سوپاس بۆ بڕیاری ناشتنی ملیۆنێک نەمان شوان کەریم نووسیوێتی و لا کوردستانی نوێدا بڵاوکراوتەوە. لە لایەکی ترەوە هەرێمی کوردستان دەستبەرداری ماف و شایستەکانی نابێت. خوبات تاڵەبانی پرۆژە یاسای کار گرنگ و سەردەمیانەیە و ئابووری و بازاڕ و کەرتی تایبەت زیاتر دەبوژێنێتەوە. دەچینە لاپەڕاستەی کوردستانی نوێ سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی لە سەرەتاوە لەگەڵ تەوافق و هاوسەنگیدا بووین. یەکڕێزی و لێکتێگەیشتن کاری هاوبەش لە پێناو سەقامگیریدا لە لاپەڕە چواردا جەنگ قەیرانی خۆراک دروست دەکات ئاڵتون و دراوەکان دابەزینێکی گەورە تۆمار دەکەن. لەلایەکی ترە و لە لاپەڕە پێنجدا هەموو باوەش پێداکردنێک خۆشەویستی نییە. دەچینە لاپەڕە شەش کە چەند بڵاوکرا و هەواڵ و ئاگاداریەکە لە لاپەڕە حەوتدا سەکۆی ئازاد ڕۆچوون و مایەپوچی لە ڕەوشدا هێڤار محەممەد عومەر ئەم بابەتەی نووسیوە. یەکبێش هیوا محەممەد گرنگی بڕیاری حکوومەت بۆ کڕینەوەی چەکی بێمۆڵەتەکان. لە لاپەڕە هەشدا چارەسەری چین بۆ شکاندنی بەستەڵێکی ئاشتی جیهان بابەتێکە تاراشی عوسمان نووسیوێتی و بڵای کردوتەوە. لە لاپەڕەنۆدا کە چەند هەواڵێکی وەرزشی لە خۆ دەگرێت قۆناغی سێمی فرۆشتنی پلیتەکانی مۆندیال دەستی پێکرد چەند بابەتێک تریش لە خۆ دەگرێت. لاپەڕەدا
ئاگاداریەکان و چەند بڵاوکراوەیەەکە لە لاپەڕە 11دا دوو نۆبەرەی شەهی لە سکرتاریەت و ڕاگەیاندن مامۆستا محەممەد وەستا بەکر فەرهاتی ڕاگەیاندن کەمە ڕابەری سید برایم نووسیوێتی و بڵاوی کردووەتەوە. لە کۆتا لاپەڕی کوردستانی نوێدا سەرقاڵی نووسینی بەشی چوارەم و پێنجەمی ئاڤاتارە چەند بابەتێکی هوەریش بڵاو کراوەتەوە گۆرانێکی نوێی بڵاو دەکاتەوە تایبەتە بە هونەرمەند نانسی ئەجرەم. ئەمە دیارترین ئەو ناونیشانانە بوو کە لە کوردستانی نوێدا بۆ ئێوەم خوێندە و ئاماژەم پێداچینە لای بڕگەکەی فەرحان کە تایبەت بە ماڵی پاشای جاف لە هەڵەبجە بۆی ئامادە کردین با بێکۆ بینەری بین. سڵاوتان لێبێ لە مێژوودا یەکێک لە سیما شارستانیەتەکانی پارێزگای هەڵەبجە کە میشە باس دەکرێت ماڵی وەسمان پاشای جافە. شاعرانی کۆن چەندین جار وەسفی جۆربەجۆری ئەم ماڵەیان کردووە. ماڵەکەش ئەگەرچی لە ئێسادا چەند وێنەیەکی ماوەتەوە لە ناو دەقە مێژوویەکان و لە ناو بابەتە کۆنانەی کە هەیەن ئەگینا وەکو شوێنەکەی بۆی ئەوەی کە وەکو پێویست بودجەیەکی بۆ سەرف نەکرانە توانە دروست بکرێتەوە. بەڵام هەوڵەکانی هونەرمەندان هەوڵەکانی ئەو کەسانی کە لە بواری هونەر و شێوەکاریە کارەکەن نیان هێشتووە ماڵە با بڵێن بۆ هەمیشەیی لە یاد و یادەوەری هەڵەبجەیەکان ناون بێ. لە پشتمەوە ماڵی وەسمان پاشای جاف هەیە گەراوکارم وێنەکانی بگوازێتەوە لەلایەن مامۆستا کاوەوە دروستکراوە لە یەکێک لە کێڵگە کشت و کاڵەکانە نمایشی کردووە بۆی خەڵک هەم لەگەڵەوەی سەردانی ئەم کێڵگەکە یاد و یادەوەری مێژووی هەڵەبجە سیما شارستانەکانی هەڵەبجە ببینێ. پێم خۆش لەگەڵ مامۆستاکاوە گفتوگوێ بکەین لەسەر ئەم ماڵە. مامۆستاکاوە گەر پێمان بڵێن چی وایرێکردن وەکو هونەرمەندان هەمیشە ئەتانوێ ئەم ماڵی وەسمان پاشای جافە دروست بکەنەوە بیهێنەوە یاد و یادەوەری خەڵک. سپاس. لە ڕاستی ئەمە ڕابردووی هەڵەبجە ڕابردوویەکی زۆر جوانە لە هەموو بوارەکان، بەڵام لە بوارە ئاودانیەکە لە بوارە معماری و باوەڵین تەلارسازەکە کە تاکە شتێکە جێ ئەوە بێ کە لەو سەردەما و لە هەشتەکانە دروستکرا بێ ماڵی وەسمان پاشای جافە وەکو بەڕێزت ئاماژەت پێیا سەرچاوەیەکی ڕوونی وانە تەنها چەند وێنەیەکە لەگەڵ وەسفی چەند شاعیرێک بۆ ماڵەکە هەتم کۆی ئەمانە وەرگرتەوە و واجهەیەکەم دروست کرد لە ماڵەکە واتە ڕوویەشی ماڵەکەیە ڕوویەشی کۆشکەکەیە بەو وەسفانە کە تاقی پەنجەرەکان کە دەرگاکەی ئاوا لەسەر وەسف ینی ئەکرێت ڕووەکانی تری جۆری تر بوو بن پەنجەرە و دەرگا لە ڕۆکەی تریۆ جۆرەتر بەڵام ئەمە ڕووی قەیسەری و ڕووی بازاڕی هەڵەبجە بۆ لە کاتی خۆیان کە دروستکراوە بە ماوەی 8 ساڵ و لەسەر ڕووبەری 1984 مەتر دووجا دروستکراوە بۆیە ئەبێ هەمومان شانازی بە ڕابردوومانەوە بکەین و بیپارێزین و تا بۆمانەکرێت دیزایانی بکەین بۆی بۆنەوەی داهاتوش هەر لە بەرچاویان بێت. مێژوو پێمانەڵێ ئەمە ماڵی عادیلە خانمیش بووە و ماڵی ئەحمەد موختار بەگ و تایر بەگی جافیش بووە. ئەمانە لە ناو شعرەکان تا چەند سوود لە شعرەکانی ئەحمەد موختار بەگی جاف وەرگرت و ئایا هیچ دەقێکی هەبووە باسی مەتک و سەنای ئەو خانووە بکاکە لە بابلێن لە وێزگەیەکی مێژوویدا شوێنێکی گرنگی سیاسی دەیان سەرکردە بۆ کاتونەتە لێرە گفتوگویان کردو. لە ڕاستیەوە گوتت عادی لە خانم کە خێزانی وەسمان پاشای جافە تایر بەگ و ئەحمەد موختاریش کە هەردووکی کوڕی وەسمان پاشا و کوڕی عادی لە خانم بوون وەک دەقە شعری وەسفیتیانە بۆ کۆشکەکە بەڵام وەک باز وەک نووسراو هەیە کە باسی ناوە تاقی ئاوا بۆ ئاوێنەبەن بۆ لە ڕووی ناوە نەک ڕووی دەرەوە و دەرگاکانی کە چوویتە ژوور و ئاوا بۆ قەوسی بۆ ئابەمشەوە لەسەرەوە ساسە دروست بووە وەکو وتت کۆشکەکە جێگای کۆڕی شاعیران بووە جێگای با بڵێن دانیشتنی هونەرمەندان بووە زۆربەی هونەرمەندانی کورد بە تایبەت هونەرمەند ماملێ هونەرمەند سەید عەلی ئەزغەر کوردستانی هونەرمەند حەسەن زیرەک هاتوون زۆرجار کۆڕیان تا گرتووە و ئەمە لە ڕابردوویەکی زۆر نزیکە بەڵام ڕابردووی دوور وەکو وێتە زۆربەی سیاسیەکان لەو کاتە هاتوون لێرەوە پەیمان نامە و زۆرجار خودی مێجەرسۆن لەناو ئەم کۆشکە چەندین جار کاری کردووە خۆی و خێزانی وێنیان هەیە و دانیشتیان هەبوو لەگەڵ عادی لە خانمەوە توانیوانە زۆر جار نەخشەی سیاسی خۆیان دابڕژن ناو کۆشکەکەەوە بۆ ئەو شوێنانەی کەیانەوە. ئێستا شوێنەکە ماوەتەوە ینی ئەگەر بێت و حکوومەت بودجەیەکی بۆ تەرخانکایەوە ئەتوانن هاوکار بن لەوەی کە دیزاینێکی جوانی ئەو ماڵە وەکو خۆی دروست بەدڵنیاییەوە ئێستا وەکووت شوێنەکەی هەیە و ڕوبەری زەویەکە ماوە کەوێتە سنتەری شاری هەڵەبجەوە بەدڵنیایەوە من ئامادەم وەکو ئەو دیزاین و ئەو تەسمیمانی کە کردومە بیخەمە بەردەست ئەو کەسانە ئەو لیژانەی کەیەن ئتر لیژنەی تەلارسازیە لیژنەی مهندسینە کەیان من بتوانم هاوکاریان بکەم و
بتوانین ئەگەر زۆر وەک خۆشی نەبێن نزیک لەو کۆشکە دروستکەینەوە لە هەڵەبجە و بێتە ڕواڵەتێکی تری جوانکاری و ڕواڵەتی تری شارستانی بۆ شاری هەڵەبجە. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. دیارە ئەمە زانیاریەکان لەسەر ماڵی وەسمان پاشای جا بە هیوای ئەوەی کە ئێستا شوێنەکە لە ناو جەرگەی بازاڕی هەڵەبجا ماوەتەوە حکوومەت یارێمی کوردستان لە ڕێگەی شوێنەوارە بجوویەکی بۆ تەرخان کا بۆی بتوانێت ئەم ماڵە کە وەگوتم سیمایەکی شارستانی هەڵەبجە بووە لە وێزگەیەکی دیاریکراوی هەڵەبجا مەسەلەن کەسایەتێکی وەکو مێجەرسۆن هاتووەتە هەڵەبجە لەوێ کۆبوونەوەی کردووە عادی لە خانم لەو خانووا بووە کە فەرمان ڕەوایەتەکەی لە هەڵەبجەوە تا گەشتووەتە ناوچەکانی گەرمیان ئەمانە مێژووی ئەم شارن و بەو هیوایە کە بتوانێت بودجەیەکی بۆ تەرخان بکرێت و جارێکی دیکە بنیاد بنێتەوە من ئەگەڕێم وەلایەوە. سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان بۆ ئامادەکردنی ئەو بابەتە لە هەڵەبجەوە. بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینی و لە پرۆگرامێکی نوێدا و لە هەمان کاتدا گەینەوە دیداریەوەی ئازیز و خۆشەویست کاتێکی خۆش خواتان لەکەم.